زوری پیاوێکی بەڕێز تێکۆشەر پێشمەرگەی لێرین کاک عەدنان زەردک شار بووین دیارێ خەنجیلانە چکۆلە هەرە مەزنەکەی دامەزراوەی کەریمی عەلەکە کە بریتیە لە پۆستەری 1000 کەسەتی کە ئەکاتە 1 ملیۆن دانە بەرەو گوندی زەردەک بەڕێی دەکا تا مناڵەگەشە جوانەکانی گوند لەگەڵ ئینسانە بە ئەمەکدارەکان خوشکان برایان بە ساڵات چوان سەیری مێژووی ڕابردووی خۆی کە خۆیان بکەن کە ئەم قارەمانانە چۆن خزمەتی ئەو خاک و خۆڵ و دەشت و چیا و ئاسمانەی کوردستانیان کردووە. هیوادارم وەکو دیارێکی بەنرخ لەو گوندە بچووکە بمێنێتەوە و خزمەت بەو کەسانە بکە و زۆر زۆر سوپاس. دەستەکانت خۆش، زۆر زۆر سوپاس. هەر کەسێک لە نزیکەوە دکتۆر تەها نەناسێ نازانێت چ کەسێکە چ کەسایەتیشێکە. دەستەکانی خۆش، زۆر زۆر سوپاسەکەی.